باڵە لەسەرم بابەتە قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز دکتۆر ئاراس قادر سەرۆکی سنتەری زانیاری و لێکۆڵینەوەی استراتژی لە هەولێرەوە لەگەڵم دەبێت. دکتۆرم کاتت باش. ئەو بڕیاری کە بەغدا داوێتی بەناردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە پێچەوانەوەیە کە لە دەستوری و هەروەها پشکی بودجێ هەرێمی کوردستان لە یاسادا هاتووە یاسای بودجەدا، پێتان وایە ئەم مامەڵەیە کە عراق لەگەڵ هەرێم دەیکات بۆچی نیەتی عراق لەم بابەتە چییە؟ سڵاو گوڵبەخان، وەک لە میوانەکی پێشە من و لە تەسڕیحی جەنابی حاکم عەبدوڕەحمان زێباریش شتەکە ڕوونە، چەندی جار باسمان کردیە. شتێک نەماوە لە عێراق کە بنەمایەکانی سیستەمی فیدرالی بێتن و یاخود پابەندبوون بە دەستور. پاشگەزبوونەوەیەکی ڕوون هەیە و دەبینین ڕۆژ بە ڕۆژ ئەجا چی ناوی لێنێن سیناریۆکان یاخود ئەڵقەکانی ئەو پاشگەزبوونەوەیە و ئەڵقەکانی هەوڵدان بۆ نەمانی سیستەمی فیدرالی بەعام لە عێراقدا ڕوون دەبێتەوە. یەک لەوانەش سیستەمی دارایی، چکە لە سیستەمی دارایی ئەگەر فیدرالی بێتن بۆ شێوازە نیە. خۆ هەر قسەی خودی جەنابی سەرۆک وەزیرانی عێراق محەممەد شیع سوودانی کە دوێنێ پێرە قسە دەکات، شتێک نییە تو بتوانین با بڵێن موچە ژواب بەشکەی یاخود موچە جیاکەوە لە ئێستحقاقی هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان هەرێمێکە، هەرێمێکی فیدرالی یاسایی دەستوریە، بەشە بودجەی خۆی هەیە، دەبێت ئەو بەشە بودجەی بە کامل بێننا. ئەو بەشە بودجەش ئەوەی کە متعلقە بە فەرمانبەران و بە موچەخۆرەوە پێ دەڵێن لە مصطلح علمەکەی خۆمان کە تعویضاتی موظفینە لەگەر متقاعدین دەدرێتن، ئەو توش بۆ کاروبارەکان خەریکان نەکەرەوە ناکرێتن. خودی وردەکارەکانی ناو موچەش وەکت جەنابەتان باستان کرد مادەی 13 لە یاسای 3 ساڵەی بودجەی عێراقیدا ئەوە ڕەت دەکاتەوە، بەڵام هەمووی ئەوانە هەنجەت و بیانون و ڕێکارن بۆ ئەوەی بە هەر ناوێک بێتن هەوڵ بدەن ئەو بڕەپارە کەمترکەنەوە بە دلیلی ئەوەی کە ئێستا کۆی گشتی 568 ملیارە، بەڵام لە مانگی یەکدا 613 تا 618 ملیار هات بوو. ئەوە هەموو هەنگاوەکان بۆیە. بەڵێ دکتۆر ئاراسەوەی کە هەرێمی کوردستانە پابندەکانی خۆی جێبەجێ کردووە، بەڵام بینین کە عێراق ئەم جارە بە لیستیش وەکو بەڕێزیش تاماژەت پێکرد هی وەزارەتێک هۆی دەستەیەک دەنێرێت. ئەکرێت بڵین ئەم هەنگاوە دەبێت هۆکاری ئەوەی کە عێراق لە داهاتوودا بە ویستی خۆی بڕیار لەسەر ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بدات. هەڵوێست لەم بارەوە بێت چی بێ؟ هەڵوێست زۆر ڕوونە، زۆر وازەها. من بەشێکەش بناسەبە کە دەڵێت ئەوانەی هێزەکانی پێشمەرگە و هێزی وەزارەتی ناوخۆ و لەگەڵ ئاسایشکردندا عرفێکیە لە زۆر شوێن لە بەغداش ئێستاش وایە، لە هەندێک لە جیهازە ئەمنیەکاندا ئەوانە بەیامەتی تایبەتی خۆیان دەکەن و بەس ڕەقەم هەیە، ئەوە ناچێتە ناو وردەکارەکانی دیکە. تەمان بۆ بخۆیان حەڵاڵە بۆ ئێمان قبول نەکەی دەڵێن لە تەکمیلی خۆتان بیدەن، بەڵام بەدیل ئەوەیە. تەمان ئەوەیە تو ئێستا هەرێمی کوردستان پاش ئەوەی کە دەیەوێتن هیچ هەنجەتێک و پیانۆک بۆ بەغدا نێڕیتن، هەرچی لەو زانیار و داتا و وردەکارەکان بوو بە پێداچنەوە هەموو پێشکەش کرد. بەڵام من دڵنیام زۆر لەوە زیاتر بکەن، ئیدی هەنگاو بە هەنگاو هەموو ئەوکان وایە کە ئیدی سیستەمی فیدرالی بە عام نەمینێ و دارایش نەمێنێتن و هەوڵ دەدرێتن کە مامەڵەکردنی لەگەڵ هەرێمی کوردستان وەک پارێزگاکان جیاکەنەوە. هەوڵەکە ئەوەیە، بۆیە لە ڕوانگەی من ئەو ڕۆکە بارودۆخەکان سیاسی زۆر ئاڵۆزە، بەڵام دەبێت ئەگەر بمانەوێتن بەهێز بن لەو بابەتە، دەبێت کورد بەگشتی هەمووی کوردستانیەکان بەیەکەوە لە هەندێک بابەتدا مقاتعەی تەواوی ئەو پرۆسەیە بکەین لەگەڵ بەغدا. ئەگەر شتێکی گەورە نەبێتن ئەو بابەتانە وردە و دەزیات دەکات، بەڵام بەداخەوە ناوماڵی خۆمان یەک نین، بۆیە ئەوانش زیاتر پاڵەپۆستەوانە سەر دەکەن. باشە دکتۆر ئاراس، کەواتە یاسایەک لە پەرلەمانەوە دەرەچێت و حکوومەت پێچەوانەکەیەوە جێبەجێ بکات، کەواتە شەرایەتی دەسەڵاتی یاسادانان و هەروەها بڕیاردانیش لە عێراق نامێنێت، کەواتە ئەبێ چۆن مامەڵە لەگەڵم دۆخەی ئێستادا بکرێت بە تایبەتی لە عێراقدا. ئێمە کۆمەڵێک پرسی گرنگ هەیە کە لە عێراق کە هەرێمی کوردستان هەوڵی داوە بە گفتوگۆ بە دیالۆگ چارەسەری بکات. یەکێک لەوانە پرسی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە. گوڵباخان، نەک یاساکان جێبەجێ ناکرێن، دەستور جێبەجێ ناکرێت کە چەتری گشتی دایکی هەموو یاساکانە. تکۆ دێ سەر دەستور کە ئەساسی عێراقی نوێی دوای 2005 لە دەستوردا 3 مەبدەئی سەرەکی هەیە کە سازانەواتە تەوافق و ئەوی تر کە بریتە لە شەراکەتی ڕاستەقینەیە و هاوسەنجیە تەوازنە. ئەوانە نەمایە بنەمایەکانی خودی عێراقی نوێ جێبەجێ ناکرێتن و دەستور جێبەجێ ناکرێتن، چجار باسی یاساکان دەکەین. ئەسڵ یاساکانیش بەشێک لەو یاسایانە بەشێکی زۆریان بۆ دوایە بە زۆرینە و کەمینە دەرچووە و لە ساڵحی خەڵکی هەرێمی کوردستان نەبووە. سەرباری ئەوەش
چەندین تێبین لەسەر یاسای بودجەی 2025 بووە بەڵام کوردستان و حکوومەت هەرێم قبولی کرد بۆ ئەوەی بێتن سبێ ڕۆژێ هەرچنە بێتن ئەوەی کە قوتی خەڵکە موچەکەی ئەوە بێتن تاوەکو حەلێک دەدرێتەوە ڕاگررتنی نەوەت بڕینی هەموو شتەکانی تر بە دەلیلی ئەوەی کە هەندێک شتێ لە بەغدا دەکرێتن تاوان بە شێوازە دەیکەن کە ئەگەر بێت و سەتادەی ئەوە لە هەرێمی کوردستان هەبایە لەو لادانانە و لە مخالەفاتانە سەدان هەنجەتیان دەدۆزیەوە بۆیە تاکید لەوە دەکەمەوە حال ئێمە دەبێت لە لایەک بەڕاستی دەبێت لەسەر هەردوو تەوەرکارکەین تەوەرێک ئەوەیە کە ئەتوو هەرچی پێداویستەکانی فەنیە کە ئامادەکرا و لەسەری بچی بەڵام لایەکەش دەبێت پاڵەپەستویەکان لە مەسەلەی فەنی و مالی چوتە دەرێ بابەتەکان بابەتی سیاسین بە امتیاز بۆیە بابەتە سیاسەکانیش تەنها لە ناوخۆی عێراق نییە بگرێت دەرەوەی لەگەڵدایە دەبێت ئێمە وەک خەڵکی هەرێمی کوردستان پێش هەموو شتێک بۆ خۆمان هاودەنگ بین یەکدەنگ بین لە شتەکاندا ئەوجا دواترێ بتوانین پاڵەپەستوی زیاتر لەسەر ئەو کەسانش بکەین کە لە پشتی ئەو بڕیارانن نەک ئەوەی کە بڕیارەکان دەکەن. باشە دکتۆر ئاراس دیارەکە دادگای باڵای فدراڵی پاڵپشتی بڕیارەکانی حکوومەتە کاتەوە بەپێچەوانەوە هەردوو لادەش بە بەرژۆندیەکانی هەرێمی کوردستان لە کاتێکدا کە موچەی فەرمانبەران لە یاسادا نەهاتوە بەڵکو پشکی هەرێمی کوردستانە لە یاسای بودجە کە لە سەدا 12ەیە کەواتە ئەم دژایەتیکردنەی دەستور و ئەم پێشێلکردنەی دەستور لەلایەن حکوومەتی عێراقەوە پاڵنەری دیکەی هەیە کە وەکو گوشار بەرامبەر بە هەرێمی کوردستان بەکاری دەهێنێت یانووی حکوومەتی عێراق بۆم بابەتە چییە؟ قورباخان باسم کرد تازە پاشگەزبوونەوە لە سیستەمی فیدرالی هەیە لە عێراق لەلایەن هێزە سیاسەکانی عێراق بەتایبەت شیعەکان کە لە پشتەوانش وڵاتێکی جیرانمان هەیە زۆر بە واضحی دیارە قسەکان ئیدی کە ئەوان دەیانێتن خودی سیستەمەکە نەمێنێتن بۆیە لە دەستورەکەش نەیانتوانین دەستورەکە گۆڕانکاری بکەن چونکە تازە ئەگەر سەیری قسەکانی حاکم عەبدولهادی زەباریشتان بکرد بە دەستوری عێراقی بە شێوازی دانرا کاتی خۆی کە سەرکردایەتی سیاسی کوردستان بەتایبەتی خودی جەنابی سەرۆک ئەو کاتە لەوێ و ڕەحمەتی ڕەوانشاد مامجەلالیش لەوێ بوون کۆمەڵێک تەمان بە ئیستیفادەکردن لە ڕای بەشێک لە خۆبەڕایی خۆمان کە بە زیرەکان نەتواندرایە کۆمەڵێک ئەوەی پێی دەڵێن قفڵ لە دانرایە بە شێواز بۆی نەتوانن ئەو دەستورە لە ئایندەدا بە ئاسانی بەبێ کورد بێن بەبێ ئێرادەی کورد تعدیلی بکەن یاخود بیگۆڕن بۆیە کە ئەویان پێ نەکرایە دێن لە ڕێگای ئەو محکەمەی بەناو اتحادی کە ئەساسا نادەستوریە بۆ نادەستوریە ئەو محکەمە اتحادیە بە قانونێک لە پەرلەمانی ئێستای دوای 2005 دەرنەچووە پێشی 2005 قەرارەکانی پێشتەکە هەندێک ئیش لەسەر دەکاتن دوو بەنیازم کە تعدیل بێ وردەکاریەکان قانونەکان دەزانن کە ئێستا بوتە ئامرازێک بۆ ئەوەی هەموو بنەمایەکانی ئەوەی لە دەستور پێیان ناکرێت تعدیلکەن لێرە دێن بەرامبەر کوردستانی دەکەن و ئەوە بەردەوام دەبێتن گوڵباخان ئەمە نەگە لە بیرت بێتن لە ماوەی ڕابردوو چەندین جار لەو بابەتان مالیانە کە قسەمان کردیە دەڵێن دڵنیام لەوەشکە ئەوەی ئێستا شەیە قۆناغێکە دەبێت چاوەڕە بکەین لەوە خراپتریشمان لەگەڵ تەعامل بکەن هەر شتێکی چەندی تو نیازت پاک بیت ئامادەش بی بەڵام بڕیارێکی سیاسی گەورەی لە پشتە دەبێت ئەو بڕیارە سیاست ڕابژیرەتن و ئەو بارودۆخی ئێستای عێراقیە بۆ شەوازە من دڵنیام بەردەوام نابێت بەڵام دەبێت ئێمەی کورد بە کوردستانیانیش لەوە خۆمان ئامادە بکەین. باڵێ بەڕێز دکتۆر ئاراس قادر سەرۆکی سەنتەری زانیاری و لێکۆڵینەوەی استراتژی سپاس لە هەولێرەوە لەگەڵمان بوو.